لەم تۆرەماندا بەس لە هەموو وردەکارەکان سەبارەت بە نرخی سەوزە و میوە و شتومەکەکان لە عەلوەی سلێمانیدا دەکەین ئەو سەوزانەی یاخود ئەو میوانەی کە هاوردەکراون کە هەناردە دەکرێن هەروەها ئەوانی کە بەرهەمی خۆماڵین تا چەندە ساغ دەبنەوە باس نرخی جۆرە جیاوازەکان دەکەین بێگومان کە ئەڵم جۆرە جیاوازەکەم بسم هەر لە هاوردە و بەرهەمە خۆماڵەکانە گفتوگویان بابەتە و زیاتریش لەگەڵ کاک سەروەر عەلی سەرۆکی سەندیکای عەلوەی سلێمانی دەکەم کە ڕاستەخوار لە عەلوەی سلێمانی و لەگەڵمانە کاک سەروەر سڵاوت لێ بێبیانیت باش زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی سەرەتا هەر خۆت بەگشتی باسێکی عەلوەی سلێمانیمان بۆ بکە کاک سەروەر. سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش سپاسانەکەم. ئێمە ئێستا لەم فەسڵەیە بەروبوومووی میوە و سەوزەکانمان زۆری میوەکانمان لە سەی هاوردەیە بەروبوومی میوەی خۆمان نیمانە ئێستا لەم حاڵەکاتەیە سەوزەکانیشمان لە 6 بۆ 75 هاوردەیە ئەو بەروبوومانی کە خۆمان هەمانە ئێستا تەنها چەند کەمێک لە پرتەقاڵ و لیمە و لالەنجی خوار و باشووری عێراقمان هەیە سەوزە و شتیشمانی بەروبوومی خۆماڵی هەولێر و دەوروبەری شارە زورمان هەیە ئەوەنی کە هەمان ئێستا هەمی هاوردێ و لە دەروی وڵات هاوردەیەکەی. تۆ زیاتر باسی هاورداکەی ئەو وڵاتە کام وڵاتە کە زۆرترین بەرهەمی سەوزە و میوەی لێ هاوردە دەکرێت؟ ئەو وڵاتی کە ئێمە زیاتر کە هاوردەی بەروبوومی سەوزە و میوەی لەکەین لە سەدا 65 لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەیەکەین و باقی کەشی لە تورکیا و لە وڵاتانی کەەوە هاورداکەین. باشە بەرهەمی ئەم عەلوەی سلێمانی کە ئێوە هاوردەی دەکەن بە هەمان شێوە هەناردەی دەکەنەوە بۆ ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کاک سەروەر؟ بەڵێ ئێمە بە هەمان شێوە ئەو برا عەرەبانی کە هێن کڕیارەکەن لای ئێمە هەناردەیەکەین بۆ خوار و بۆ ناوەڕاست و باشووری عێراق یعنی ئەو بەروبوومە و میوانی کە ئێمە هاوردەیەکەین لە 75 بۆ 60 هەناردەی خوار و ناوەڕاستی عێراقەکەین. باشە دیارترین ئەو سەوزە و میوانەی کە پشت بە هاوردەکردنی دەبەستن لە زۆرینەی وەرزەکانی ساڵدا چه میوە و سەوزەیەکە؟ ئەو زیاتر ئەوەی کە ئێمە پشتی پێبەسین میوەکان بەعام بەگشتی میوەکان پشتی پێبەسین لەم فەسڵانەدا کە بەروبوومی خۆماڵی نییە سەوزەکانی زیاتر ئێمە ئەوەی کە پشتی پێبەسین کە هاوردەیەکەین کەلەرم و خەرناویت و ئەو شتانەیە کە نیمانە بەعزە شتێک کەمە خۆمان نیمانە سەوزەکان ئێستا زۆری ئەوەی کە شتێکی بەسیتە ناوخۆی خۆمان هەیە ئەوەی کە هاوردە ناکرێت زیاتر ئێمە لە ساشتای کە هاوردەیەکەین سانەوەی میوەیە سەوزەکانمان بەکەمی هاوردەیەکەین لەم فەسڵەیە. باشە هەرەڵی فەسڵ کۆ سەوزانی کە باسیەکەین ئێمە خەیارە پەتاتەیە فەرموو. بەڵێ ئەوەی کە ئێمە هاوردێک وەک سەوزەکان خەیار پەتاتەیە باینجانە کوولەکەیە ئەمانە هاورداکەین ئێستا لەم فەسڵا ئێستا خۆمان نیمانە بەداخەوە ئێستا باینجان و کوولەکە و ئەمانە فاسۆلیا لە ئێران و هاوردەیەکەین نرخەکەی زۆر لە ئێران بەرز بۆتەوە لێرە ئێمە مەجبورین بە گران بیفرۆش. باشە کاک سەروەر زۆر ئەڵەی فەسڵ من ئەمەوێ بزانم گۆڕانکاری وەرزەکان گۆڕانکاری فەسڵەکان چی ڕۆڵێک دەبینێت لە گۆڕانکاریکردن لەو بەروبوومانەی کە هاوردە دەکرێت کە هەناردە دەکرێت کە بەرهەمی خۆماڵیە لە ڕووی نرخیشەوە. بەروبوومی خۆماڵی ئەسێ ماوتم لەم فەسڵیان نیمانەکەەوە لە 4 بەدووە ئێمە لە مانگی 4 بەدووە بەروبوومی خۆماڵی پێگا لەمە بەدووە لە مانگی 4 بەدوامە پشت بە بەروبوومی ناوخۆ بەسین لە سەوزە و لە میوەکانە لە سەوزەیە بە تایبەتی لە مانگی 6 بەدووە پشت بە میوەی خۆماڵیە بەسین هەتا چێتە مانگی 12 لە ئێستادا ئێمە ئەو سەوزە و ئەو میوانی کە پشتی پێبەسین هاوردەیەکەین بەڕاستی هەموو نەوعەکانێتی پرتەقاڵە لالەنجیە پسێوەخ هەمیەتی ئەمان ئێمە پشتی پێبەسین و هاوردەیەکەین. باشە وەرزەکان جیاوازی لە نرخەکان دروستەکە بە تایبەتی وەک نرخەکانیش کە باس کرد بەڵێ چۆن جیاوازیەکە ئێمە ئێستا لەم فەسڵە لە فەسڵی زستانە لیمۆ و لالەنجی و پرتەقاڵەکان لە چێتە فەسڵەکانی کەەوە نرخەکەی دابەزێ بەزێ ئێستا لەم حاڵەتە سێوە هەموو شتەکان کە فەسڵی زستانەیە گرانە ئێستا. زۆر باشە کاک سەروەر هەندێک جار جوتیارانی هەرێمی کوردستانی خۆمان باس لە گرفتی ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان دەکەن
و هەروەها لە علوەی سلێمانیش ینی ئەو گرفتایە هەندێک جار جوتیاران باسی لێو دەکەن. تۆ سەرنجی لەسەر ئەمە چییە؟ بەڕاستی ساغ نەبوونەوەی ئەو بەروبوومانەی خۆماڵی کە ئێمە هەمانە ئێمە هەموو وەختێ داوامان لە حکوومەت یاریێمی کوردستان کردووە بە تایبەتی لە وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی ئێمە وتومانە ئەبێ و بازارکردن کرێ بۆ بەروبوومەکە خۆماڵیەکان ئەجینا ئێمە تەنها ئێمە پشتمان بە خوار و ناوەڕاستی عێراق بەسەوە بۆ هەموو بەروبوومە خۆماڵیەکان کە ساغە بێتەوە تا هیچ شوێنێکی کە نیە تای ساغ بێتەوە لەو حاڵەتەشە جاری وایە باری سیاست وە ئەخڵچێنە سەیتەرەکانی خوار و عێراق بۆ کەرکووک بان مقام ئەمانەمان لێ ئەگرن ناڵن هەتا ئێسەشی بێەوە بێت مەمنوعاتێکی تیاکەن و درو ئێستا مەمنوعە ئەو ڕستخانەی کە ئەڕواتە خوارەوە گرفت دروستەکەن بە تایبەتی بۆ بەروبوومی خۆماڵی بە هەست بیانێک بێ ناڵم ڕواتە خوارەوە یعنی ئەبێ ئیتفاق بێ لە بینی حکوومەتی ناوەندی عێراق و لەگەڵ حکوومەت یاریێمی کوردستانە بۆ هەناردەکردنی و بازارکردنی بەروبوومی خۆماڵی ئەجنا ئەبەم حسابە ئێستا بڕوە بەروبوومی خۆماڵی ئەگەر باش کارێکی بۆ نەکرێ بە بازارکردنی بۆکرێ جوتیارانی هەرێمی کوردستان نەک سلێمانی بە تایبەتی هەموو هەرێمی کوردستان بەرەو دواوەیە نەک بەرەو پێشەوە بڕوە. باشە بێگومان دێمە سەر ئەو گێر و گرفتانێکەوە لە کاتی هاوردە و هەناکردنی سەوزە و میوەدا تووشتان دەبێ بەڵام هەندێک جار جوتیاران باسی ئەو گرفتەش دەکەن کە ئەو نرخە یاخود ئەو پارەی کە پێیان دەدرێت لە بەرامبەر بەروبوومەکانیاندا شایستەی مادووبوون و بەرهەمەکانی ئەوان نیە لەسەر ئەمە چی دەڵێیت؟ بڵێ هەموو هەموو ئەو بەروبوومانەش نا بەڕاستی بڵێن ئێمە هەمی زەرری سفرکەین بڵێن وایە جوتیارانی لە بەعزێ بەروبوومە ئیسفادەیان کردو ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ هەر زۆر باش بوو بەعزە شتێک نەبێت کە وەکو وتم ڕێگری لێکرێ بۆ بەرەو خواری عێراق بڕۆ ئەگەر هەر بە بازارکردنیشمان بۆ نەکرێ بۆ دەرەوەی وڵات ئاسانکری کرێ یان ئیتفاق کرێ لەگەڵ حکوومەتی ناوەندە کە ئەو بەروبوومانە گیرروگرفتمان بۆ دروست نەکەن لە سەیتەرەکانە ئەجنا بەڕاستی ئەگەر وانەبێ ڕاستەکەن بەشی ماندووبوون و زەحمەتەکەی خۆیان دەرناکاتەوە زۆر جار بەروبوومان بۆ فرۆشتون کرێسیارە و مەسارفەکەی کە لێەوە ئەهێنن بۆ علوەی سلێمانی پێ یعنی نەک مەسارفی پێگەیان و عەزیەتی ئەولایان بەس مەسارفی کرێسیارە و ئەو کرێکاریە کە تیای مەسرفەکەن بۆیان دەرناکاتەوە. باشە کاک سەرۆر لە پشتی تۆوە کامێرەمانەکەمان هەنارێکی بۆ زوم کردینیان لەسەر شاشەیە نارتی دەرکەوت ئەمێ بزانام ئەوە هەناری کوێ لە ئێستادا؟ لە ئێستادا ئەو هەنارە ئێمە هەناری تورکیمان هەیە و هەناری سووریشمان هەیە ئەوە هەناری تورکیە. باشە ئەی هەناری خۆماڵی؟ هەناری خۆماڵی بەڕاستی ئەم ساڵ هەناری بەروبوومی خۆماڵی لە هەنارە نەجاحەتی نێنا و بەوەی وشکە ساڵی و گەرمایەکی سۆرەوە بوو بەروبوومی هەناری خۆماڵی باش نەبوو بەڵێ خەزم کرابوو هەناری خۆماڵی خەزم کرابوو هەتا مانگە پێش ئێستش هەر هەمان بوو بەس بەداخەوە هەناری ئەم ساڵی خۆمان زۆر باش نەبوو هیوادارم ساڵی داهاتوو بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ و براجوتیارەکان ڕێنمایی کرێن کە ئەو بەروبوومی هەنارە ئەم ساڵ ئەو گرفتەی کە بۆی دروست بوو ئەم ساڵ بۆی دروست نەبێتەوە. باشە وتە وشکە ساڵی کەواتە با بزانین وشکە ساڵی چه ڕۆڵێک دەبینێت لە نرخی بەروبوومەکاندا هەروەها ئەو ڕێژەی کە ئێوە بەروبوومەکانی لێ هاوردە دەکەن وشکە ساڵی ڕۆڵ دەبینێت لە گۆڕانکاری بەسەر ئەم ڕێژانەدا؟ بە تاکید وشکە ساڵی ئەم ساڵ زەرەر و ینی بەڕاستی جێگای خۆی کردبووە لەوەی کە تەسیری هەبوو لەسەر گرانبوونی نرخەکان لەبەری بەروبوومەکان کەم بوو هەم لەسەر خراببوونی بەروبوومەکان بە شێوازێکی کوالێتی جوان نهاتە ناو بازارەوە بەڵێ وشکە ساڵی زەرەری هەبوو. باشە کاک سەرۆر لیستی نرخی ئەمڕۆت لەلایە بۆ ئێمە بخەیتەڕۆ بەروبوومە جیاوازەکان کە لە ئالوەی سلێمانیدا بەردەستە؟ بەڵێ هەمومان لەلایە ئێمە ڕۆژانە خۆمان لە ئالوین هەموو نرخەکان ئەزانین بەڵێ. دەسپاس دەکەم ئەگەر ئێستا بۆ ئێمە بخەیتەڕۆ. ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆ پرتەقاڵی ئێمە دوو نوع پرتەقاڵمان هەیە نوعێکمان هەیە پرتەقاڵ شۆراوەیە ئەوە لە دەوری 600 بۆ 650 دینارە پرتەقاڵیشمان هەیە وەک پێڵەن فرێش بە گەڵاوەیە لە 500 دینار بۆ 450 دینارە تەماتەمان هەیە لە 400 دینارەوە تا 650 دینار بە پێی جوانی و باشەکەی سێویشمان هەیە لە 1000 دینارەوە تا 500 دینار هەمانە پەتاتەش ئەمڕۆ لە 600 بۆ 650 دینارە پەتاتەی ئێرانی پەتاتی عراقیشمان هەیە بە 500 دینارە کاوی خۆماڵیمان هەیە بە 250 دینارە بەداخەوە ئەمڕۆ تۆزێ
سەوزەکان وەکو باینجان و کولەکە و ئەمانە لە 1000 دینار بۆ 900 دینارە گرانە لەبەرەوەی کە لە ئێرانیش لە بەهۆی سەرما و سۆڵەوە بەهۆی بەفربارینەوە زەرریان پێگەیشتووە ئەو بەروبوومەیان کەم بۆتەوە کە ئێمە هاوردەیەکەین بە گران لە سەرماکەوتووە لە دەوری 1000 دینار و 900 دینارایە بەروبوومەکانی کەشیان وەکو بیبەر و ئەمانە لە دەوری 500 و 600 دینارایە ئەوەی کە ئێمە لە بەرچاومان بێت ترێ ڕەشمانەیە ترێ ئێرانیمانێ لە 1000 دینار بۆ 1250 دینارایە ئیتر ئەمەم شێوازەیە بەڕاستی نرخەکان گونجاوە بۆ شێوەیە نییە بڵێن کە ئێمە گران بێ لەبەرەوەی کە ئێمە بەروبوونی خۆماڵیشمانێ و هاوردەیەکەین سپاس بۆخوا ئێمە زیاتر لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەکەین لەبەرەوەی عوملەی ئەوان تۆزێ نزمە ئێمە بۆی ئەوەی ئیسپادەمان لەوە کردووە کە ئەو بەروبوومانەی هاوردەیەکەین بە سارێکی گونجاو بکەوێتە بازار و بچێت دەست هاوڵاتیان کاک سەروەر هەندێک جار ئێستا ئەم نرخانەی کە تۆ ئاماژەت پێ کرد لە هەندێک لە دوکانەکاندا بە سارێکی باش بە نرخێکی باش دەست ئەکەوێت بەڵام لە هەندێکی تریانیانی سێهێندە و چوار ئەوەندەش لێ سەنێ کاری کێ ئەمە ڕێکخات ئێوە هیچ ڕۆڵێکتان هەیە لە بابەتەدا لە دیاریکردنی نرخی ئەو سەوز و میوانەدا لە شوێنە جیاوازەکان؟ بەڕاستی ئێمە وەکو ئەوە ناتوانین کۆنتترۆلی ئەوەکەین کە ئەو نرخەی بەڕاستی ئەو نرخە کۆنتترۆلکەین لە بازارە کە چۆن بیفرۆشەیە بە چەند بیفرۆشەیە چەندی سوود خاتەسەر ئەو نرخە ئەو ڕسقی کە ئەمای لێر ئەیبەنە و برادەرانە بۆ ئەو دوکانارانە تەبعەنە و ڕسقە هەمووی دەرەجەیەک نییە بۆ شێوازە خەڵک هەڵی ئەبژێرێت ئەوەی کە ئەوەی ئەوێت لەوە چێت لە سنووقێکا 5 کیلۆی خراپ بێ و یا بە سارێکی کەمتر بیفرۆشێت ئەتوانێت لەسەر ئەوە کە ئەو کە هەڵی ئەبژێرن ئەی خاتە سەر نرخەکەی بۆیە واگرانە بێ ئەجنا ئەوانەی کە ئەیبەن بە جوملا وەکو شوێنە هەڕاتیەکان نرخێکی کەم 250 بۆ 500 نارێخەنە سەر بەو شێوەیە نییە ئەوەی کە بە شێوازێکی وەگوزە ناتەڵێ دووقات و سێقات گرانە خەڵک خۆی حەزێکی بە ئەو نەو عرسخانەیە یاخۆ نرخێکی تایبەتە پارەی زیای پێ ئەوانەش کە لێرن ئەو ڕسقە تایبەتانە بەڕاستی بە خاڵەکان نرخێکی زیاتری پێیان لەوەی کە فەرقیە لەگەڵ بازار ئێستا بەم سەرماوزستانە چی بەروبوومێک لایەوە نرخی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردو ینی بەراورد بە وەرزەکانی تر بەراورد بە وەرزەکان ئێمە پەتاتەمان گران بووە ئەمساڵ لەگەڵ باینجان کولەکە فاسۆلیا بیبەر ئەم شتانە تۆزێ گران بووە ئەجنا بەڕاستی ئەوانی کە هەمین لە سارێکی ماقولایە بەو شێوازە گران نییە کە تاسی لەسەر هاوڵاتیان بکە ئەگەر تۆ بتێ وەکو ساڵان بێت تاسیری کردووە لەبەرەوەی خاڵک دەرامەتی وەک ساڵان نییە بەس بە حەقێکی وەسەد باشە لەخوا بزیاد باشە کەمێک پێش ئێستا باسی لە نرخی ئەو بەروبوومانی لای خۆتان کرد بە شێوەیەکی گشتی بۆ منە باسی تەماتە و کرد نرخێکە بۆ نرخێکی تر دیاری کرد یعنی چی شتێک جیاوازیە نرخە دروستەکە ئەو وڵاتی لی هاورداکرێ یاخود جۆری تەماتەکە نا تەنها جۆری تەماتەکەیە ئەوەی شەکەوێتە سەر باشی و خراپی تەماتەکە ئێمە هەر ئەو شتانەی کە هاوردەیەکرین بە پێی باشی و خراپەکەی نرخەکەی فەرقەکات ئێمەش لێرە هەر بە هەمان شێوە بە پێی نرخەکەی جوانی و باشی و خراپەکەی نرخەکەی گران و بە هەرزانترەکەوێت باشە کاک سەروەر ئەمەوێ بزانم گیر و گرفتەکان چییە کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە لە کاتی هەناردەکردن هەروەها هاوردەکردنی بەروبوومەکانیش ئێمە لەگاتی هاوردەکردنا زۆر گیرروگرفتێکمان بۆ دروست نابێت مەگەر سەرما و سۆڵێکی وابێ تاسیرمان لێکە بارەکانمان لە حدودەکان بمێنێتەوە خراپ بێت بەس بەڕاستی لە 1970 لە 1990 ئێمە گیرروگرفتمان بۆ دروست ئەبێ لە سەیتەرەکانی حکوومەتی ناوەند لە سەیتەرەکانی بانی مقام سەیتەرەکانی کەلار نازامکوێ ئەو بەروبوومانەی کە هەناردەیەکەین بەنایەسایی پارێکی زۆر لەو برا بازرگانانە ئەسەنن ئەوەش گیرروگرفتی بۆ ئێمە دروست کردو و بازارەکانی خراپ کردووە تەماڵی خسۆدە ناو بازارەکانەوە بە تایبەتی بەروبوومی خۆماڵی بە تایبەتی هەم گیرروگرفتی ئەوە دروست کردووە کە ئێمە بازارەکانمان خراپە بێت باشە بۆ نەباج وەرگرتن کاتێ داخلی هەرێمی کوردستان دەکرێت کاتێک هەناردە دەکرێتە باشوور و ناوەڕاستی عێراق گۆڕانکاری لەسەر نرخی ئەم بەروبوومانە دروست دەکات؟ ئەی تەبعاً بەڕاستی ئێمە ئێستا لەگەڵ ساڵانی پێشواتەن ساڵە لەمە پێش بازەکان شتێکی ڕەمزی بوو بەس ئێستا دووقات و سێقات لەوەی 3 ساڵ لەمە پێش زیایی کردووە لەمە ماوەی لەمە بەرهەرم شتێکی کیان زیاد لێ کردین هەموو لە دەتەنێکە لە هەموو دەتەنێکە 250 دلاری زیاتریان خستە سەر سپاس بۆخوا پەیوەندیمان کرد بە وەزیری کشت و کاڵەوە ئێمە لێرەوە زۆر سپاسێکەین و لایەنی پەیوەندیدار ئەو بازێک کە خراپە سەری
کە ویسیان هە زیاتر بێ ئەویان لابردەوە ڕێکخراوە کۆسای لاتێتەوە. باشە کاک سەروەر بە بەشێکی تری ئالووی سلێمانی لە ناوچێکی کەی سلێمانی پێما بێ لە ڕۆژاوای سلێمانیە کراوەتەوە ئێوە هیچ پەیوەندیەک و تەنسیقێکتان هەیە لەگەڵ ئەو بەشەی تردا؟ ئێمە بەڵێ پەیوەندی و تەنسیقیشمان هەیە لەگەڵ ئەو بەشەی تراوە و نرخەکانی شەمان سەردانی یەکتری ژەکەین و ئەوانی شەر وەکو ئێمە برای ئێمەن و نرخەکانی بەڵێ هەمان شتن ئەوانی شەر وەکو ئێمە هاوردەیەکەن وەکو ئێمە لە وڵاتانە هاوردەیەکەن و بعضی شتێکیان پێویستە بێ لە علوی ئێرەوەی بن و هەر وەکو ئێمەن بەڵێ. بە پێوەی تۆ پەیوەندیت لەگەڵیانە هەیە دەمێ بزانام لێ سەدا و علوە بەتاواتی کراوەتەوە بەروبوومەکانیان زیاتر لەکوێوە هاوردە دەکەن؟ بەروبوومەکانیان هەروەکو ئێمە چۆن لە وڵاتانی تورکیا و ئێرانەوە بەس لە ساعتانەوەتی هاورداکەین ئەوانی بە هەمان شێوە لێوەکەن نەخێر ئەو هەلوەی ئەولا وازانم لە زیاتر لە 200 دوکانە ئێستا لەوە بۆ 15 دوکانی کرابێتەوە لەوە لە فەستەکانی کە بازاریان باشتر بێت و زیاتر پشت بە بەروبوومی ناوخۆ ببەستنەوە. هەندێک جار لە بازارەکانە میوە و بەروبوومی سەوزە و کشت و کاڵی جیاواز دەبینین کە هەنێکیان بۆ نە تایبەتە بە وڵاتی ئەمریکا هەنێکیان تایبەتە بە وڵاتی ئەفریقا و بە وڵاتە دوورەدەستەکان ینی جیاواز لە تورکیا و ئێران کە تۆ باسی لێوە دەکەیت. ئەمانە چۆن هاوردە دەکرێن لە لای ئێوە بەردەستن یاخود لە شوێنی تایبەت هەیە بۆ فرۆشتن و بەدەستێنانی ئەم جۆرانە؟ ئێمە هەموو جارەتومانە بازرگانانی سەوزە و میوەک و جیوەوان لە هیچ شوێنەکان ناوەستن لە هەر شوێنێکەوە مەجالیان بێ ئەو شتەی پێویستکە ئەیهێنین لە ئەمریکاوە لە ئەفریقاوە لە وێنانەوە لە هەموو وڵاتەکان وێنین ئێستا بەعزە ڕزقێکمان هەیە ئێمە لە ئەمریکاوەیە لە ئەفریقاوەیەت لە هەموو وڵاتەکانەوە هەر شوێنێکەوە ئەو شتەی پێویست کات و ئێمە لەسەر عەرز و تەڵەبی شەکەین ئەگەر بە تەڵەبی هەبێت ئەیهێنین لە هەر شوێنێکەوە بێت. زۆر باشە کاک سەروەر بۆمنە تۆ باسی کرد لە یۆنان و لە ئەفریقا و لە ئەمریکا ئەم ناوانەوە کاتە داوای ئەەکەن لەسەر تەڵەب لەسەر داواکاری خەڵک بە ڕێژەیەکی دیاریکرا و داوای دەکەن یاخود بە بەردەوامی ئەو بەروبوومانە لە علوەکەی ئێوەدا بەردەستە و بوونی هەیە؟ نا بەردەوامی ئەو بەروبوومانی کە ئێمە لە بەردەستە چونکە لە بەرەوەی کە داخوازی لەسەر و تەڵەبی لەسەرە بەڵێ. باشە نرخەکانیان چۆنن؟ دیارترین ئەو بەروبوومانی کە هاوردە دەکرێن چین؟ بەبەسم لە وڵاتە دوورەکانە بێگومان. ئەو بەروبوومانە تایبەتن بەڕاست ئەو وڵاتە دوورەکانە بەڕاستی ئەوە مۆس کە لە ئەمریکا و لە ئەفریقاوە دێت ئەوە بۆرسەیە سارەکەی ڕۆژانە چۆنە ماگانە دەرئەچێت وەکو نەوت بۆرسەیە بمۆزیش ئەو شتانی کە تایبەتیشە نرخێکی گران ئارەوەڵا لەبەری کە شتێکی تایبەتە نرخی وەکو میوەکانی کە ئاسایی نییە. زۆر باشە کاک سەروەر عەلی سەرۆکی سندیکای علوەی سلێمانی زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە علوەی سلێمانی و لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکان سەبارەت بە هەموو وردەکارەکانی علوەکە کاک سەروەر. پاسانەکەم دەستان خۆشەوە. سپاس بۆ تۆ.